بەڵێ میرەمان تەوەری دومی پرۆگرامەکەمان گفتوگۆکەین هەڵبەتان تەوەرە یەکێکە لە بابەتە گرنگەکان چونکە بەشێکی گشتی باز لە ڕۆڵی میدیا و هەروەها سۆشیال میدیا کار لە گەیاندنی ئەو پەیامانێکە بڵاوکردنەوەی و پێشکەش بە بینەرەکان و بیسەرەکانیانەکەم بە شێوەیەکی گشتی چونکە هەنێ جار هەنێ بابەت بڵاو ئەکرێتوانێ کە کاریگەری ئەرێنی لەسەر نەرێنی و هەروە ئەرێنیشمان هەیە بەڵام زیاتر کاریگەری نەرێنەکەی ئەمە بەتایبەت ئەو قەیرانانەی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتوێتەوە ئەو کێشە و گرفتانی کە ڕۆبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەنجامەلا نەبوونی موچە بێت یا هەر بابەتێکی دیکە بێت بە هاتنی موچە و نەهاتنی موچە کە بڵاوکرێتەوە بە ماشێوە کاریگەری لەسەر هەوڵاتیان دروستەکە. جا سۆما بابەتێک کە بە دڵنیاییەوە میدیا ئەو دەسەڵاتی چوارمی کە بەرکەوتنی لەگەڵ بینەردا دەبێت یا خود بینەر زۆرترین زانیاریەکان بەڕاستی لە ڕێگەی میدیا و سوشیال میدیا وەردەگرێت. ئێستا هەندێک کات هەیە بۆ نمونە هەر کەناڵێک یاخود هەر پێگەیەک هەر لاپەڕەیەکی سوشیال میدیا بەپێی ئەو ئاراستەی کە حیزبەکەی دەیەوێت لایەنەکەی دەیەوێت شۆڤە بۆ هەواڵەکە دەکات چەند خوێندنەوەیەکی جیاواز دروست دەکات. ئەمە کاریگەری بەڕاستی لەسەر مەزاجی بینەر هەیە لەسەر دەرونی بینەر هەیە لەسەر ئەو پلانانەی کە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان بینە ڕەنگە هەر لەسەر موچە پلان دابنێ. بۆ نمونە هەندێک شوێن هەیە کە دەڵێت ئەم هەفتەیە موچەیە هەفتەکەی تریە هەفتەکەی ترێ لە کاتێکا بەڕاستی لە سەر و خۆیەوە یان با بڵێن لە بینی ڕێکەوتنە سیاسیەکانە لە بابەتە ئابووری ڕاستەقینەکە هاتنی موچە هەر بوونیشی نییە تەنها بۆ کۆکردنەوەی لایک کۆمنت یان بە جۆرێک لە جۆرەکان سەرنجڕاکێشی بینەر ئەم بابەتانە بڵاو دەکات و کە ئەمە خۆی لە خۆیدا میزاجی بینەر پلانی بینەر و با بڵێن دەرونی بینەر دەشێوێنە. جا بابەتەکانی کوشتن شۆڤەکردن بۆ هەندێک بابەت هێنانە کای یاخود با بڵێن باسکردنی هەندێک بابەت لەسەر شاشەکان ئەمە کاریگەری زۆ خراپ بەجێ دەهێڵێت. بەڵێ میرەبان هەڵبەتە لە ئێستادا کۆمەڵە پێیجی زۆریشمان هەیە کەم کاران ناکەن بێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ ڕاست و دروستی هەواڵەکە بابەتەکە پۆستەکەن وەک ئاماژە توێدا بوو کە لایک و کۆمنتیان بۆ زیاد بکرێت. ئەم بەشێکی گشتی باز لەم بابەتاکەین تا چەند ئەو بابەتانی کە بڵاوکرێنەوە کاریگەریان لەسەر دەرونی چاکە بێت بە میوانداری زۆر بەڕێز ئەحمەد عیزەدین عەبدوڵڵا کە بەڕێزیان ڕاوێژکاری دەرونی و هەروەها خێزانین و بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵماندا دەبن. کاک ئەحمەد سڵاو لەبێت بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ دەرفەتێک کە بە ئێمە بەخشی. بەیانیت باش خانمی بەڕێز سپاس بۆ میوانداری بەڕێزتان بۆ هەڵبژاردن بەڕێزن بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە هەستیار و گرنگە. هەڵبەتە وەکو بەڕێزتان ئاماژەتان پێکرد لە سەرەتاوە کە ڕاگەیاندن یا بڵاوکردنەوەی هەواڵەکان بۆتە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەی ئێمەی تاکی کووردا چونکە ئێمە بە بڵاوکردنەوەی ئەم زانیاریانەوە پلانی ڕۆژانەماندانەی ئیشکاری ڕۆژانی خۆمان جێبەجێەکەین بۆتە بەشێکی هەرە گرنگی ژیانمان. بەڵام ئەمە لایەنێکی تر کە ئێمە بێ وریای بین و ئاگداری بین ئەویش ڕێگە ندەین بەم هەواڵانە کە کۆنتترۆلی ژیانمان بکات یان وامان لێ بکات کە ببێتە بارگرانی بەسەرمانەوە. بەڕاستی ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەم جۆرە هەواڵانە بەڵام بەداخەوە زۆر جار هەواڵەکان لە سەرچاوی نادروستە و بڵاو بنەوە کە ئەم هەواڵانە کاریگەریان ئەبێتە سەر لایەنی دەرونیمان بێتە سەر تەنانەت ئاسایشی دەرونیمان چۆنێتی بیرکردنەوەمان چۆنێتی بڕیار وەرگرتنمان یان بە شێوازی قسەکردن و ڕەفتارکردمان لە ناو خێزانەکانیشمانە. بەڵێ باشە هەڵبەتە باس لەوە کرد کە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا میدیا ڕۆڵی سەرەکی هەیە لە ئاراستەکردنی دەرونی بەڕاستی تاک و ئەو بابەتانەی کە پێی ئەگات وەرگر کاتێک کە هەندێک بابەت هەندێک بەر هەندێک شتێک میدیایی دەکەوێت کەمە کاریگەری لەسەر دەرونی دەبێت بەپی ئەو بەدوادا چوونانە یاخود ئەو بەرکەوتانی کە بەڕێستان بەپی پسپۆرێکی خۆتان بەدوادا چوونتان بۆ کردووە دەکرێت بڵێ لەم ساڵانەی دواییدا میدیا کاریگەریەکی نەرێنی زۆری لەسەر دەرونی بینەر وەرگر بەجێهێشتووە؟ بەڵێ خانم بێگومان یەکێ لە تەسیراتی میدیا لەسەر تاک ئەوەیە کە کاریگەریە بێتە سەر دروستکردنی کەسایەتی کاریگەریە بێتە سەر چۆنێتی بیرکردنەوەی ئاراستەکردنی کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی ڕەئی عامە لە پاڵ ڕۆڵە ئەرێنێکی کە تەسقیفکردن و پێشخستنی کۆمەلگاکە و پێدانی زانیاری دروستە.
هەروەها کاریگەری بێتە سەر ئاسایشی دەرونی تاکە یعنی سا ئێمە گەر لە خۆمان بپرسین ئاسایشی دەرونی چییە؟ ئاسایشی دەرونی واتە ئەو تاکە هەست بکات بە هاوسەنگی، هەست بکات بە ئاسایش و کە خاوەنی دەرونێکی سەقامگیرە بەڵام بەداخەوە ئێمە ڕۆژانە هەواڵی چاواشەکار، هەواڵی کە خزمەت بەلایانێکەکە یان هەواڵێک کە خزمەت ئەکات بە فکرێک یا ئەجندایەکی دیاری کراوە کە دوورە لە ڕاستیەوە وات لێ ئەکات متمانە لە نێوان کۆمەلگا کەمتر بکاتەوە ئاسایشی دەرونیمان واد لێ بێت کە ئەو پێویستیە پڕ نەکرێتەوە چونکە ئێمە ئاسایشی دەرونی یەکێکە لە پێویستیە هەرە گرنگەکانی مرۆڤ ئەتوانین بڵێن لە پاش خواردن و خواردنەوە ئاسایشی دەرونیمان دێت بۆی ئەوێ ئەو پێویستیە پڕ بکرێتەوە بۆی کەسێک یان تاکێک بەرهەم بێنین بۆنەوە کۆمەلگا خاوەن دەرونێکی دروست بێت و هەروەها خاوەن بتوانێت بەرهەمێکی باشی بێت. ئێمە گەر کاریگەریەکانی ئەم هەواڵەن چاواشەکاریانە بڵاو دابەشکێن دوو شێواز لە کاریگەریە بێت کاریگەریەکیان دەرونیە و کاریگەریەکیان جەستەیە. یعنی سە من ئەم قسەیەم بۆ ئەو بینەری ئازیزە ینی تۆ کە ڕۆژانە بەرکەوتت هەیە لەگەڵ هەواڵەیان ڕۆژانە زۆر چاودێری هەواڵەکەی سێرەکەی هەنێ گۆڕانکاری لەسەر جەستەتێت هەیە بۆ نمونە تووشی سەرێشە دێن تووشی مانوبوونێکی زۆر دێن تووشی ئازار لە ماسوولکەکان دێن ڕەنگە تووسی ئازار لە مایدە بێن یان دوو لە ڕوتان تووشی حاڵاتی هەنێک لە پرۆسی هەرسکردنە کاریگەری خراپی بێتە سەریانە ئەمەیشە بەهۆی ئەو فشارەیە کە ئەو هەواڵانە ڕۆژانە ئێمە دروستە بێتە سەرمانە ئەمە لە ڕووە جەستەیەکەوە و لە ڕووە دەرونیەکەیشەوە کۆمەڵێک گرفتی ترمان بۆ دروستەکات وەکو فشاری دەرونی هەستکردن بە ترس هەستکردن بە دڵاوکێ هەستکردن بە تێکچوونی خەو ینی کەسەکە خەوی خراپە بینێ یان بەرنامەی خەوی تێکەچێت چکە ئەو ڕۆژانە بیری لە لای ئەو هەواڵانەیە یان موچە هات یان موچە نات یان چی بوو یان فڵانە جەنگ چی لێ بەسەرات ئەمانە هەمووی تەسیراتی ئەبێت بەڵێ خانم. بەڵێ کاک ئەحمەد لەم بارودۆخە سیاسی و ئابووریکە هەرێمی کوردستان و هەروە عێراق و ناوچەکەی گرتوێتەوە ئەتوانین بڵێ میدیا بە شێوەیەکی گشتی زیاتر با کام لایەنەیە ینی ئیشەکانی کردووە بەلایەنە باشەکەی بۆ یاخود لایەنە خراپەکەی زیاتر بووە بە دیاریکراوی و هەریەکە لەم لایەنانە لایەنە باشەکە کاری کرد بە یاخود لایەنە خراپەکە بە دیاریکراوی کاریگەری لەسەر چ تەمەنێکە بووە لە ناو هەوڵاتیانە. ئەفو کۆتایەک پرسیارەکە چی بوو؟ ئەگەر بەلایەنە باشەکە کارەکانی کرد بێت میدیا خود بەلایەنە خراپەکەی کۆمەڵک کاریگەری باس کرد کاریگەری لەسەر هەوڵاتیانە بێت بەڵام بە دیاریکراوی کاریگەری لەسەر چ تەمەنێکە بێت؟ ئۆکێ ئیعلامیان ڕاگەیاندن دوو ڕۆڵی هەیە ڕۆڵی ئەرێنی هەیە ڕۆلی نەرێنی هەیە ئەرێنیەکەی ئەوە تانی کە وشیارکردنەوەی کۆمەلگا و پێدانی زانیاری دروست و بردننی بۆ ئەو ئاقاری کەشتی باش و پێشکەوتن و تاکێک بەرەمبێنێ تاکێکی خاوەن دەروون دروست بێ ئەمە ڕوویەکی ڕووەکەی تر ڕووە نەگەتیڤەکەی ئەوەی کە قسەمان لەسەری کرد و تەسیراتی خراپیە بێت تەسیراتی لەسەر هەموومانە بێت تەمەنێکی دیاریکراونیە یا چینێکی دیاریکراونیە هیچ کەسمان بێبەش نیە چکە هەموومان بەرکەوتەمان هەیە لەگەڵیا بە شێوەیەکی ڕاستەوخۆبی یان شێوەیەکی ناڕاستەوخۆبی بۆ نمونە تۆی سە لە خێزانێ وەرگرە ئەگەر بێت و باوکەکە 24 ساعت لەژێر ئەو فشارەیە بێت بێگومان ڕفتاری لەگەڵ خێزانە ئەوە نابێت کە تۆ ئەتەوێت لەگەڵ مناڵەکانە ئەڕواتە سەر ئیش و کارەکەی تەسیراتی لێکات دایکەکە هەر هەمان شێوەیە اینجا ئەم قسەیەم خانم ئێمە زۆر جار بۆ عامی کۆمەلگا قسەکەین من حەزم کرد لە بەرنامەی بەڕێستانەوە ئیشارەت بۆ چینیە بدەم بەڕاستی ئێمە زۆر جار لە بیرمانە چێت کە فۆکەس بخێنە سەریان ئەویش ئەو کەسانێک کە ئیش لە بواری ڕاگەیاندن ئەکەن لە بەشی هەواڵەکانە ئەوانە زۆر بە حکمەوەی بەرکەوت وەکو بەڕێستان کە ڕۆژانە چەندین هەواڵ ئەبیسن لە چەندین جێگەوە ئەو هەواڵانەی زۆر جار هەواڵی قورس و نەگەتیڤن واد لێ دێت ئەو کەسەیە کە فشارێکی دەرونی زۆر ئەکەوێتە سەری تەنانەت کاریگەریە بێتە سەر لایەنی جەستەیشی من چەندین حاڵەتم بینیوە ینی ئیشی کردووە لە بواری هەواڵە سیاسیەکان بەتایبەت بۆ ماوەی 3 مانگ 4 مانگ پاشەوە هاتوو ناتوانم بەردەوام بم لەو ئیشەیە یان ئیشەکەم بگۆڕم یان ئەبێ لەو ژوورە دەرچم بڕۆمەوە چونکە فشارەکە زۆر بووە لەسرم بۆی ئەز دەکەم فشارەکە هەیە و هەمومان نەگرێتەوە هیچ کەسمان بێ بەشنی لێ باشە هەڵبەتە لە واقعێک دەین
بەدەست خۆمان بێت و بەدەست خۆمان نەبێت ڕەنگە هەندێک کات بەر هەندێک بابەتی ناخۆش دەبیت بەر هەندێک بابەتی ناخۆش دەکەویت یاخود لە ژینگەیەکدا دەژیت کە ڕەنگە ئەو بابەتانی بەری دەکەویت بە تایبەتی لە دیوە ئابووری و دیوە سیاسیەکەی هێندە قورسی زیاترە تا بە مەجالت دیوەکەی ترە بینەر وەرگر چۆن بتوانێت لەم ژینگەیەی کە بوونی هەیە لەم ژینگە میدیایی کە بوونی هەیە بتوانێت دەرونی خۆی ئارام بکاتەوە و بە جۆرێک لە جۆرەکان ئەمە کاریگەری لەسەر بەجێ نەهێڵێت. دەست خۆش بێ پرسیارێکی گرنگ بۆ ئەمەیە وەکو سەرەتا ئاماژەم پێکردخانم بگەن ئێمە کاتێک دین ڕۆژانە بۆتە پێویستیە کە هەواڵ بزانم کە ئاگداری بارودۆخ بم بزانم چی ئەگوزرێ لە دەوروبەرم چونکە ئێمە مرۆڤ بە تەبیعەتی خۆمان کەسانێکی کۆمەڵایەتین و شوێنی مرۆڤ لەناو کۆمەلگایە شوێنی مرۆڤ لەناو خەڵکەیە کە بزانێت چی ئەگوزرێت دەوروبەریە ئەمە وەکو پێویستێکی زۆر گرنگ بەڵام خراپەکارێکیەوەتە من بێڵم ئەم جۆرە هەواڵانە ژیانم بجوڵێنێ یان تەسیری خراپی ببێت بەسەرمانە بۆکو کەسێک کە کۆمەڵێک هەنگاو کە بتوانین جێبەجێ بکەین بۆی بتوانین هەواڵەکان وەرگین بەبێ ئەوەی کاریگەری خراپی بێتە سەرمانی یەکەم شت ئەبێ من سەرچاوی هەواڵی خۆم هەڵبژێرم بزانم ئەو هەواڵی کە وەری ئەگرم لە چی سەرچاوێکە وەرم لە کێوە وەری ئەگرم زۆر جار بەداخەوەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کە ئێمە هەواڵێ وەرئەگرین لە سەرچاوەیەک ئەم سەرچاوی ڕەنگە ئەجندایەک جێبەجێ بکات یان بێوێک شتێک بڵاو بکاتەوە تەسیل لە ڕای گشتی بکات کە ڕەنگە ئەوە نەبێت کە حەقیقەتەکەیە ئەمە ڕوویەک خاڵێکی تر ئەتوانی تۆ بۆ ئاگدار بوون لە بارودۆخەکە و بۆی دا نەبڕین لە کۆمەلگاکە کاتێکی دیاریکرااو دانین بۆ زانینی هەواڵەکانە بۆ نمونە تۆ من هەموو ڕۆژ وەکو ڕۆتینی ڕۆژانم کاژمێر بوونم لە ساعات 9 بەیانی سەیری ئاگداری هەواڵەکانە بم یان ساعات 8 بزانە خۆت چۆن بۆت ئەگونجێت بە گوێرەی بەرنامەی خۆتا لەو کاتە نەیگۆڕین کە ئێمە لەو بەروارە لەو کاتە قسە لەسەر هەواڵەکە بکەین و هەوڵدەین ئاگداری هەواڵەکان بین ئەمە خاڵێکی تر ئێمە زۆر جار وەکو پسوەرانی دەرونی جەختە سەرەوەکەین لە کاتی بینینی هەواڵەکانەوە باشترە هەواڵی بیسترا و خوێندرا و بخوێنرێتەوە لە تاوەکو سیرکردنی ڤیددیۆیەک یان گوێگرتن لە گوێگرتنێت چکە تەسیری خوێندنەوەکە ڕەنگە تۆزێک کەمتر بێت و هێمنتر بێت هێورتر بێتە لە سەرمان ئەگەر هاتو ئەو کەسانی کە ڕۆژانە ئەکەونە ژێر ئەم هەواڵانەیان 24 ساعت لە چەندین سەرچاو بۆمان دێ بایمە هەڵدەین هەر هەواڵەکەی یەک جار گوێت لێگەر خوێندتۆ تەواو هەوڵدە خۆتی لێ دوور بگرەوە چونکە دووبارەکردنەوە فشار لەسەرمان زیاد ئەکات هەڵدە کاتی پشۆکانت بە چالاکیێکی سوودبەخش بەسەر ببیت هەڵدە تۆ زۆرترین چالاکی بێت یان شتێک بکەیت کە بەرهەمی بێ چونکە ئێمە مرۆڤ هەموو شتێک لەژێر دەسەڵاتی ئێمەنی وەکو بەڕێز ئاماژ بۆ کرد هاتن موچە یان بڕیاری سیاسی زۆر قورسەکان یان کارە ساتی خوان نەخواست ڕوو بدات لە جێگەیەکە کە ڕەنگە یان جەنگ وێنەی جەنگێکە تۆ ڕەنگ زۆر جار بەدەسەڵاتی تۆیە نییە بڵێ بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەحمەد عیزەدین عەبدوڵڵا ڕاوێژکاری دەرونی و هەروەها خێزانی سپاس بۆی کە ئەم بەیانیە لەگەڵمانە بوویت و کۆمەڵە زانیاری زۆرت بەدەین